حەساین و ڕامان کرد لە کاتی بوومە لەرزەکە هەتا توانیمان ڕامان کرد ئەمەمان هاورە لەرە هاوردمانە حەوشە بۆمان نەهات هاوردمانە ئەم حەنە ئاگرێکمان بۆ کردو و جلمان کردە بەری لەو ڕۆژە بوومەلەرزەکە بووە ناوێرم لە ماڵەوە بخەوم ئێستا ئێمە لە ناو خێمە داخەم ساردە سەرمایە تۆخانێکی خۆش و بیۆ مەسەڵە ماڵێکی باشی بێ لەیرا ژیان ئەمە چ ژیانی لە کراوەکان دەبێت ڕۆڵ ببینن لە دابینکردنی خێمە و خەرەبووکردنەوەی ئەو خەڵکە چیرۆکەکانی دوای ڕوودانی بوومەلەرزەکان هێندە زۆر و تراژیدین ڕەنگە بە گێڕانەوەی هەریەکێک لە چیرۆکەکان بە سەعات و دوان کۆتاییان پێنێت چونکە لە ترسی بوومەلەرزە خێوەت و زنجەکان لە دەربەنی خان بوونەتە ماڵی دووەمی خێزانەکان تا شەوگاری دوور و درێژی زستانی تێدا بەڕێ بکەن و گیانیان پارێزراو بێت لە دار و بەردی خانوەکان. ئەسمەر حەمە ڕەشید ئافرەتێکی تەمەن 63 ساڵە و لە ناو خێوەتێکی دوو بەسێدا بە دیار کچە خاوەن پێداویستە تایبەتەکەیەوە دانیشتووە لەبەرەوەی هەر لەگەڵ یەکەم ساتی بوومەلەرزەکەوە کچەکەیان هێندە ترساوە نایەوێت بگەڕێتەوە ناو خانووەکەی خۆیان بۆیە ئەمیش ناچارە سەرمای زستان بە باشترین بژاردە بزانێت لەوەی کچەکەی باری دەرونی خراپتر نەبێت. واللهی کاکە گیانی حەساین و ڕامان کرد لە کاتی بوومە لەرزەکە هەتا توانیمان ڕامان کرد ئەمەمان هاورە لەرە هاوردمانە حەوشە بۆمان نەهات هاوردمانە ئەم حەنە ئاگرێکمان بۆ کردو و جلمان کردە بەری خەریک ئەچوە ناوی ئاگرێکەوە زەکرێ ئەوەینەوە خەریک ئەچوە ناو ئاگرێکەوە ئەیدا لە خۆی کەس نەما دانەنیشت بنێ بوو ڕایە کردو بۆ ماوە والله ئێستا ئێمە خانێکی دوو قاتمانەیە ئیدارەمانێتیایە ئەو نەخۆشەمانەیە مەجبورین سێمە ئەو دوو قاتە بڕنەوە بە خێمەیە کە تیا بژین لەبەر ئەوەی کەم ئەندامە و ناتوانین لەو خانە بیژێنین و ناتوانین چێ ناو عایلەی تریشۆ ئەم عایلەی خۆمانە نەوێت والله داواکاریم ئەوەتانە بێنوە دەمانوە خێمەمان بدەنێ و سوتەمەنیمان بدەنێن و یارمەتیمان بدەن و ئەوە نەخۆشەکەی وەرە چاوی خۆتانە ئەیبینن و داواکاریمانەوەتان. بوومەلەرزەکان تەنها ترس و دڵڕاوکەی لەلای گەورەکان دروست نەکردووە ئەوە تا کاریگەری نەرێنەکانی ڕۆژ بە ڕۆژ زیاتر بەسەر دەرونی منداڵانەوە دەردەکەون بۆیە مانەوە لە ناو زنج و خێوەت باشترین بژاردەی خێزانەکانە بۆ مانەوە لە ژیان و لەو دڵڕاوکەی کە تێیدان. نیگا شێرزاد یەکێکە لەو منداڵانەی لەگەڵ دروستبوونی یەکەم بوومەلەرزەوە بە بەردەوام هاوکاری خزم و کەس و کارەکەیەتی تا زنجێکی پتە و دروست بکەن و ژیانێکی پارێزراوێن هەبێ و سەرما و سۆڵەی زستان کاریگەری نەبێت بۆ سەریان. وەڵام من لەو ڕۆژە بوومەلەرزەکە بووە ناوێرم لە ماڵەوە بخەوم ئێستا ئێمە لە ناو خێمە داخەم زۆری شەترسم لە ماڵەوە ژوورە میوانەکەمان هەمووی دەرزی تێبووە هەموو ڕۆژاتم سەیرێکی دەکەم دەزانم چەندی تێبووە زۆرە ترسم لە ماڵەوە بەڕێوەڵا زۆر قسە لە زنجێکی وەها سەعیب بکەیت چونکە هەندێکیان قسە دەکەن ئیتر منش لەو کاتتا خەیاڵم دەچێت سەعیب پێ ناکرێت بەڵێ ئێستا ئێمە باوکم لە دوامەوە خەریکی زنجن چونکە شوێنمان زۆر نابێتەوە لە ناو زنجەکەدا بە ئارامی ناخەوێن ئەوەی کەوا ناڕەحەتی خەڵکە نامورتاحی خەڵکە کەس ناوێت لە ماڵەکەی خۆیان بخەوێ ئەوەی کە زەرەری بەرکەوت و زەرێریش بەرنەکەوتە هەر هەمان شێوەیە بۆچی وەکاری ئەمە نامورتاحیە کەسی مرتاح نییە لە ماڵەکەی خۆیان کە ئەخەوێت کە ئەخەوی ترسی ئەوتە هێشە و بوومەلەرزە لێدا چون بوومەلەرزە شتێکی لا ئیرادیە
قدرەتیەن بوومە لەرزە هەیە ئەم تۆ نازانی چی کاتێک بوومە لەرزە ڕوو ئەدات لە سەعاتێکی شەوە دویشەوە سێشەوە هەر کاتێکە بەس ئێمە باشترین حل ئەمان دۆزیەوە وتمان بۆ مناڵەکانمان دەبرەوە مرتاحتر بوون کە نەترسن شەوانە ئەم زنجەمان کردووە و ساکێتیا دەژین حالیان من وەکو خۆم خانوویەکی دوو قاتمەیە جێم هێشتووە هاتمە ئەو خێوەتەوە ئەم خێوەتەم پێ خۆشە تا خانۆکەی خۆم بۆچی خانۆکەی خۆم ترسی هەیە بەڵام ئەم خێوەتە ترسی نییە ئەگەر لە کاتێکە بوومە لەرزەیەکیش هەبێت لەم خێوەتە هیچ ترسێکە لەسەر نییە هیچ ترسێ لەسەر ژیانە نییە مناڵەکان تۆ مناڵی ورد پێ مناڵی ورد تووشی دەرونیەکی ناڕەحەتی بوون تووشی ئەوە بوون کە نادوێرن ئێستا حالیان ناوێرم چنە ماڵی خوانەوە کە بۆ دەم چاو شواردنیش کە لە ماڵە ئیسراحەتێکە بە گوێرەی ئامارە نافەرمیەکان زیاد لە 150 منداڵ لە سنووری شارۆچکەی دەربەندی خان بەهۆی کاریگەری بوومە لەرزەوە تووشی حاڵەتی دەرونی خراپ هاتوون و براونەتە نەخۆشخانە و بە بەردەوامیش ئەم ژمارەیە ڕویان لە زیاد بوونە. سۆما و کوردۆ ماوەی زیاتر لە 10 ڕۆژە نەخۆشخانە بۆتە ماڵیان چونکە منداڵەکەیان بوومە لەرزە کاریگەری تێکردووە و بە بەردەوامی گەشتکە دەگرێت و باری داراییشیان هێندە باش نییە تا لە نەخۆشخانەکانی دەروی قەزاکە چارەسەری بەپەلەی بۆ بکەن. زای گەشتکەی گری شەی گومە لەرزەکە یەکەم شەی گومە لەرزەکە گەشتکەی گردی 3 جار لەسەری گردی هیچ زیادی کرد و دەوری دووسێ ڕۆژدایەوە عیلاجەکەی دەست نەکەوت هەر نەبوو عیلاجەکەی دوای لە هەولێر دەستم کرد بەس ئیتای چیشە گەشتکەی هەر بەردەوام هەر نەدەر خانێکە خۆمان گەشتی درزی بدە و جارجار ئەچینەوە بەس بەڵامتر کەواتە ناتوانین لە ژوورە دانیشی وەنی مناڵەکان ناتوانین ئەمیش گەشتکەیتی لەو ڕۆژە هەرمە خەستخانە فەحسێکی پیسایی فەحسێکی میز لەگەڵ فەحسێکی خوێنی بۆ بکە و دواتر دوو ئارامە بینێت و یا خۆمە بینەوە هەیدەوەی قەڵەمەکەشم دا پێت ها ئادێ بزانم کاریگەری بوومە لەرزە لە سەر دەربەنی خان و بە تایبەتیش لەسەر مناڵ کە کاریگەرێکی زۆر زیاتری هەیە تەوان بەدڵنیاوە لەسەر تاوەکو بە بەراورد بە گەورە کاریگەرێکی زۆری کردووە بۆ نمونە ئەتوانین پۆلێنی کە بە چەند شێوازێک هەیە هاتووە تەلەبە بووە یەکەمی پۆلەکەی بۆ ئێستا ناتوانێت سای بکات هەیە ناتوانێت لە ماڵا بخۆ ئللا دایک و باوکەی ناچار کردو خێمەیەکیان بۆ کڕیەوە لە ناو شەو هەموو شە ناو خێمەکان ناخەوێت هەیە نەخۆش بووە حاڵەتی نەخۆشیەکەی زیاتر بە بۆ نمونەوەکو ئەو نەخۆشی کە ئێستا لێرەیە ینی کۆنتۆڵکردنی ناچارە بە دەست بکەی بە عیلاجی تر بە شێوازی تر وانە بە شێوازی جۆرا و جۆر تەسیر لەسەر مناڵ کردوم لەلایەنی دەروونە لەلایەنی جەستەیشەوە بۆ نمونە ینی تیاباتی گوێر تیاباتی قوڕک ئەم شتانە هەمووی تیاباتی سنگمانە هەمووی زیاد بوو ئێستا حاڵەتی تریشاتەوە سەر ینی مەسەرەن پۆیزنینگ حاڵەتی تەنگە نەفەسی و ینی تەسەموم بە غازات و ئانش هەر ناو چادرەکانە زیادی کردووە. شەوان کوچە و کۆڵانەکانی دەربەندی خان جمەی دێتە خەڵک لەلایەک خەڵکی زنج و خێوەت هەڵدەدات لەلایەکیشەوە بە ئاگرکردنەوە خۆیان لە سەرمای زستان گەرم دەکەنەوە. ئەگەر بەهێزنەوێت چۆن تێینە ئەیرا خەڵک ماڵی خۆی بێ و ژیانی خۆی بێتێتە ناو چادر ئەوسا زنج بۆ حیواناتەکرێ ئێستا زنج بۆ ئینسانەکرێ بۆ مرۆڤەکانەکرێەوە کاری تێرن بۆ مناڵەکانەکرێ ئاوە مناڵە من شەو ناتوانم بیانوەمە دەرەوە لە ترسا ساردە سەرمایە تۆ خانێکی خۆش و بیۆ مەسەڵ ماڵێکی باشی بێ لەیرا ژیان ئەمە چ ژیانێت چ گوزرانێ ئەم خەڵقەی هاتیەوە حال مەژێرم زنجار سوێن بەخوا دوێ شەو تا بەیانی نەخەوتم لە حیوەتی دەردی خۆمە لە حیوەتی ئەم نەخۆشیە تا بەیانی نەخەوتم ئەوە ئازارم ژیان چۆنە ئەم منە خراپە تا بێژیتی حەو کەس لەم تۆزە زنجاژی هەمومان تا بەیانی لەسەر ما هەڵە لەرزی
ڕقەوەینەوە سەرۆمان ساردە خوایە بانێ خوایە باران نەوێ لە حیوەتی ئەوە. پێداویستی سەرەکی دانیشتوانی دەربەندی خان سوتەمەنی و خێوەتە بۆیە ڕێکخراوەکانی شەمە هەوڵێکیان خستۆتە کار تا خێزانەکان لە سەرما بپارێزن و پێداویستیەکانیان بۆ دابین بکەن. یەکێک لەو ڕێکخراوانش کە دەستی هاوکاری بۆ قەزایە درێژ کردووە دەستگای خێرخوازی بارزانیا. بۆی ڕێکخراوەکان دەبێت ڕۆڵ ببینن لە دابینکردنی ئەو پێداویستیانەی کە زۆر گرنگە بۆ ئەو خەڵکە ئەو پێداویستیانەش بریتین لە دابینکردنی خێمە و قەرەبووکردنەوەی ئەو خەڵکە. ئەوەی کە ئێستا بە تەماین 2 ڕۆژە خەریکین ئەنجامەکەی کە ئێستاە لە ئێستادا دابشکردنی ئەو کۆبن و کارتانەیە کە دووبارە بەسەر خەڵکەکە بگەڕێنەوە کۆبنەکانیان بەسەرا دابش بکەین بۆ ئەوەی بتوانین بە زووترین کات خێمە و ئەو تێنتانەی خۆمانیان بەسەرا دابش بکەین چونکە دەبینین گوزەرانەکانیان یان چەند عایلەیەک لە ناو ئەو کوخ و ئەو زنجانە کۆبوونەتەوە کە شوێنەکەیان فراوان نییە شوێنەکەیان تەسکە وە ساردیشە بۆیە لە حاڵەتی ئێستا ئێمە خەریکی دابشکردنی خێمەین کە تکتەکانیان پێدەین و دوا بە دوای ئەوە خێمەکانیش دابشە. داواکاریمان ئەوەیە کە لایەنە پەیوەندیدارەکان و خەڵکەکە هاوکارمان بن و هاوکاری منەظەمات و ڕێکخراوەکان بن بۆ ئەوەی نەتوان قەرەباڵەخیەکی زۆر دروست نەکرێت بۆ دابشکردنی چونکە گەڕک بە گەڕک ئەو دابشکردانە بەردەوامە بێت و ئەو شوێنانەی کە چۆڵن خێمەی تادانرێت بە دڵنیایە بەشی هەر هەموویەکە. ترس لە بوومەلەرزە وای کردووە دەستکەوتنی خێوەتێک هێندە ئاسان نەبێت بۆ هاوڵاتیان لەم شارۆچکەیە بۆیە قایمقام لە ڕێگەی بانگەوازێکەوە داوای بەهاناچوونەوە لە حکوومەت و خێرخوازان دەکات تا کارەساتێکی دیکە لە شارۆچکەکەیان ڕووی نەداوە و هاوڵاتیان زیانی زیاتریان پێنەگەیشتووە. 4 هاوڵاتی ئەمە گیانی لەدەستدا و زیاتر لە 450 خانومان بە دێهاتەکانەوە 500 خانومان ڕووخاو. واتە ڕووخان چۆن بە شێوەیەک تێک چووە کە ژیانی تیان ناتوانی بەردەوام بێت ناتوانی بەردەوام بی ئەندازیاران پیانوتووە ئەبێ ئەم خانوە بڕوخێنێت. 4 خانومان کە دوانیان باڵەخانەیە تەخت بوون لەگەڵ زەویە ئەوانی تر ئەگەر بکەوتنایە باشتر بوو بۆ ئێمە. ئێستا ئێمە گرفتی ئەومان هەیە چۆن ئەو خانوانە بڕوخێنین ئامێری پێویستمان پێیدێت بۆ ئەوە هەتا ئێستا ئەو ئامێری کە بۆ ئێمە پێویستە بۆ ڕوخاندنی ئەم خانوانە نەگەشتۆتە دەستمان. داوای ئێمە داوای خەڵکیە واتە ئەوەی کە خەڵکی ئەم شارە داوایە کە ئێمە شەمان داوامان هەیە کە ژمارەیەکی پێویست لە خێمە لە چادر دابین بکرێت بۆ ئەوەی ئەو بارە دەرونەی کە هاوڵاتانی ئەم شارێک تێگەشتۆ تۆزێکم بکەینەوە و ئاسوودەیان کەین. نووسراوێکمان ئاڕاستەی مانگی سووری عێراقی کردووە کە تێیدا داوای 900 خێمەمان کردووە هەم بۆ گەڕێکی سیروان کە ئێستا خۆمان لێرەوە قسەی لێ ئەەکەین و لێرا وەستاوین کە لە ئاست خوار ئاست بەنداوی دەربەنی خانە. بەپێی ئامارە فەرمیەکان زیاد لە 450 خانووی هاوڵاتیان بە تەواوەتی تێک چوون و توانای ئەوەیان نییە ژیانیان تێدا بکرێت. ئەمە جگەلەوەی چەندین خانووی هاوڵاتیان و بینایی حکومی و بەنداوی قەزاکە بە تەواوی تێک چوونە و پێویستیان بە نۆژەنکردنەوەی خێرا هەیە.